بەرنامەی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان ژمارە 104 بۆ هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. کۆمەڵی ئیسلامی کوردستان عێراق بەشداریەکات لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ ساڵی 2018 بە لیستی سربەخۆی ژمارە 104 لە پارێزگاکانی هەولێر و سلێمانی و دهۆک و تێکۆشێت بۆ هێنانەدی ئەم بەرنامەی خوارەوە. تەوەری سێهەم کرانەوە. 1. دروستکردنی پردی متمانەی دووسەرە و پێکەوە ژیانی ئاشتیانە لەسەر بناغەی دادپەروەری لەگەڵ هەموو نەتەوە و ئاین و ئاینزاکانی دیکەی عێراقدا بە مەبەستی هێنانەدی و پتەوکردنی ڕایەڵەکانی تەبایی و کۆمەڵایەتی. 2. فەراهەمکردنی کەشێکی ئارام لە پێناو بەرجەستەکردن و مسۆگەرکردنی مافەکانی گەلی تورکمانی و گەلی ئاشووری کلدانی سریانی و کەمەنەتەوایەکانی تر لە عێراق. 3. کاراکردنی ڕۆڵی ئافرەت و لادانی ئەوستەمەی لەسەرەتی تا بتوانێت هەرک و ڕۆڵی کارای خۆی لە کۆمەڵگەدا ببینێ. لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان ژمارە 104.